It is time for us to adopt a new company brand to encompass everything that we do. وەک بەشێک لە سیاسەتی کۆمپانیاکە بۆ دروستکردنی ژیانێکی ناچاری لەسەر بنەمای سێ ڕەهەندی کە بە مێتاڤێرس ناسراوە کۆمپانیای فەیسبوک ناوی خۆی بۆ مێتا گۆڕی. لە پەیامێکی ڤیدیۆییدا لەلایەن مارک زۆکەربێرگی سەرۆکی کۆمپانیاکەوە ناوی نوێی کۆمپانیاکە ئاشکرا کراو لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کرایەوە. وشەی مێتاڤێرس لە تێکەڵکێشکردنی هەردوو وشەی مێتا و یونیڤێرسەڵەوە هاتووە و جیانێکی دیجیتالی لەسەر هێڵی ئینتەرنێت بۆ جێگرتنەوەی جیانی فیزیکی بۆ بەکاربەر دروست دەکات. ئەم ناوە نوێی کۆمپانیاکە دوای ئابڕوچوونێک دێت کە لە سەرەتای ئەم مانگەدا بەسەری هات. دوای ئەوەی فرانسیس هۆگن ژنەبەرپرسی بەشی بەرهەم لە پێگەکە ئاشکرای کرد کە فەیسبوک کۆمەڵی سەرپێچی ئەنجام داوە. لەوانە ڕێگەدان بە توندوتیژی ڕەگەزی لە ئەسیوبیا و میانمار و ئاماژەی بەوەش کرد کە پێگەکە بێدەنگە لەسەر ئەو کردارانەی لەلایەن کەسایەتیە ناودار و گشتیەکانەوە لە ژێرناوی لیستی سپی ئەنجام دەدرێت. ئەگەرچی کۆمپانیای فەیسبوک لە ڕابردوودا چەندین جار ڕوبەرووی سکاڵای یاسایی و گرفتی تەکنیکی لەوانش لە کاروەسانی بووەتەوە. بەڵام لە ئێستادا نرخی پشکەکانی کۆمپانیاکە لە بازاڕدا 1 تریلیۆن دۆلاری تێپەڕاندووە. چواری ئەم مانگە سەرجەم خزمەتگوزاریەکانی فەیسبوک لەوانە شەپەکانی فەیسبوک و ئینستاگرام و وەتسئەپ و ئۆکۆلۆس VR بۆ ماوەیەک لە کارکەوتن کە زیاتر لە 2 ملیار و 750 ملیۆن کەس لە تەواوی جیهاندا ڕۆژانە بە مەبەستی پەیوەندی و بازرگانی و وەرگرتنی هەواڵ بەکاری دەهێنن. لە ماوەی 6 کاتژمێری لە کارکەوتنی دازیانەکانی گەیشتە نزیکەی 7 ملیۆن دۆلار و پشکەکانیشی بە ڕێژەی لە 105دا بەزینی بەخۆیەوە بینی. بە وتەی شارەزایانی بوارەکە گۆڕینی ناوی فەیسبوک لەلایەک بۆ دەرباسکردنی لەو ناوبانگە خراپەی لە ڕابردوودا بۆی دروست بووە، لەلایەکی دیکەش بۆ خۆگونجاندن لەگەڵ پرۆژەکانی داهاتووی ئەو کۆمپانیایە کە بریتیە لە پرۆژەی مێتاڤێرس کە تێیدا بەکاربەرانی فەیسبوک لە جیهانی پەیوەندیکردنی سادەوە دەباتە جیهانێکی دیکە کە بریتیە لە جیهانی گریمانەیی دیجیتاڵی کە بەپێی زانیاریەکانی کۆمپانیاکە زیاتر لە 10,000 شارەزای هونەری بۆ بنیاتنانی پرۆژە نوێیەکەی دامەزراندووە کە خۆی لە دروستکردنی چاویلکەی تایبەت بە جیهانی گریمانەیی دەبینێتەوە و کە بە وتەی مارک زۆکەربێرگی خاوەنی کۆمپانیاکە بەم زوانە جێگەی مۆبایلە زیرەکەکان دەگرێتەوە. ئەمە سەرڕایگۆڕینی ناوی کۆمپانیاکە بەڵام ناوی هەریەکە لە تۆڕەکانی کۆمپانیا وەکو فەیسبوک و ماسنجەر و ئینستاگرام و وەتسئەپ وەک خۆیان دەمێننەوە. فەیسبوک یەکەم کۆمپانیای بواری تەکنەلۆژیا نییە ناوی خۆی دەگۆڕێت. پێشتر و لە ساڵی 2015دا گوگڵ لە چوارچێوەی کۆمپانیای ئەلفابێت خۆی ڕێکخستەوە و بەمەش خۆی لەو بوارە تەسکە دەرکرد کە تەنیا ئامانج لێی بە دواداگەڕانی زانیاری بێت، بەڵکو چەند کۆمپانیایەکی بواری بەرەمێنانی ئۆتۆمبیلی بێشۆفێر و تەکنەلۆژیای تەندروستی لە خۆ دەگرێت. That's the kind of experience that augmented reality will unlock.